بەڵێ خۆشەویستان دەسەکەین بە گفتوگۆکردنی تەوەرەکانی ئەمڕۆمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرام ئەویش گفتوگۆکردنە بێ لەسەر ژینگە یاخود ژینگە پارێزی و ژینگە دۆستی بازەوە دەکەین بزانین تاکی کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستاندا تا چەند هۆشیاری هەیە بەرامبەر بە پاراستنی ژینگە هۆشیاری هەیە بەرامبەر بە ژینگە دۆستی ئەرکی کێیە یاخود کێ دەتوانێت ڕۆڵی هەبێت لەوەی کە تاکێکی ژینگە پارێز پەروەردە بکە سیستەمی پەروەردە یاخولایانی پەروەردەیی تا چەند هاوکارە بۆی کە بتوانێت نەوەیەکی ژینگە دۆست پەروەردە بکاتەوە ئەرکی خێزانەکان لەم کاتەدا یاخود لەم پرسەدا چی دەبێت وایە لە هەمان کاتا باس لە ئەرکی ڕێکخراوە ژینگەیەکانەکەین کە بێگومان لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخراوی ژینگەی هەنکە کار لەسەر ژینگە دەکەن ئەم ڕێکخراوانە تا چەند ڕۆڵیان هەبوو لەوەی کە بتوانن تاکی کۆمەڵگەی کوردی هۆشیار بکەنەوە لەوەی کە ژینگە پارێزن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێمە ئەمڕۆ میوانداری ئاوات حسامەدینمان کردەوە کە بەڕێزیان چالاکوانی ژینگەین ئاوات خان سڵاو لێ بێ و بەیانیت باش سپاس بە ئامادەبوونی بەڕێزێت سڵاو لە بەڕێزت بەیانی گەلی کوردستان باشە بەیانی هەموو کوردستانیان لە هەر شوێنێک بن باشتر و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزێت ئاوات خان ئەگەر هەر ڕاستەوخۆ بۆ پرسیار دەست پێ بکەم بزانین ئاستی هۆشیاری تاکی کۆمەڵگەی کوردی چۆنە بەرامبەر بە ژینگە تا چەند ژینگە پارێزن تا چەند ژینگە دۆستن بەڵێ با ئێمە بڵین ئەگەر تۆ بتێت بزانی ئاستی میلەتێک چۆنە لە ژینگەیە بچیتە هەر وڵاتێک سەری پاکوتەمیزی و جوانی و سیمای وڵاتەکەکەی بە تایبەتی وڵاتێکی وەکو کوردستانیش کە بۆ خۆی دیمەنەکەی ئەڵێ بە ڕەسام وێنەکێش درستی کردو دیمەنێکی جوان سەرنجڕاکێش طبیعەتێک سروشتێکی زۆر زۆر خلاق و نایابی هەیە کە تەماشاکەین لە بیدایەت ئاستەکەی خەڵک زۆ خراپ بوو یعنی تەماشات چییە ئەزانی کە ئاستی خەڵک زۆر خراپە تەماشای سەیرانکەرەکان دەکرد کە چۆن شتیان لە دوای خۆیان بەجێهێشت تەماشای خۆڵی ماڵان دەکرد تەماشای منداڵە دەکرد چۆن شتی فرێدا سەرجادا یعنی زۆر شتی تریش هەبوو تەماشاتە کرد کە زۆر ئاستێکی خراپیە بوو بەڵام وردە ئاستەکە باشتر بووە بەڵام ئاستەکە بەپێی پێویست نییە کە باش بووە بە پێچەوانەوە هەروەکو خۆی ماوەت یعنی وەکو خۆی نەماوەتەوە بەڵام هەر ئەو باشش نییە بەڵێ لەبەرەوە خەڵکەکە زیاتر پێویستی بە تەوعیە هەیە تەوعیەش چۆنە بێت یەکەم لە حەزانە ئەبێت دەست پێ بکات کە مناڵەبەی نابێ ئەمە فڕێباتە سەر کەواتە کێ ئەرکی سەرەکی دەبین یاخود کێ ڕۆڵی سەرەکی هەیە لەوەی کە تاکێکی هۆشیار یاخود تاکێکی ژینگە پارێز پەروەردە بکەن بەڵێ یەکەم لە ماڵەوە قوتابخانەی یەکەم ماڵە ئەنجا قوتابخانەی دووەم قوتابخانەیە و باوکە گەورەکەش حکوومەتە کە ئەوەش دەورێکی باڵای هەیە دەبێت بودجەیەکی باشی بۆ دانێ دەبێت منەهج تێکەڵ بە دیراسات بکاتن بە خوێندن بکات ژینگە پارێزی باوکتەمیزی چکە باوکتەمیزی و ژینگە پارێزی یەکدانەیە یەک شت ئەگرێتەوە و هەروەها دووەم هەموو کەسێکە بێ مامۆستا بێ بۆ ئەو کارە کە شتێکی غەڵەتە بینی ئەبێ بڵێ نابێ بیکەی بە تایبەتی بۆ تڵفڕێدان ئەو قوتووی ژەنگاوی ئەو شتانە دەبێت ئەم دەبێت 100 ساڵی ڕێکی ئەوێتە ئەتاوێتەوە یعنی لەبەرەوە ئەمانە هەمووی ژینگەن مەعامل ئەمانە هەمووی بۆ ژینگە پیسی زۆ خراپە ئەنجا ئەو خۆڵ و خاشاکەی کە ئێستا حالیان سەیرانکەران ئەو خۆڵ و خاشاکەی خۆیان دوای خۆیان کە بەجێ کە ئەیخەنە زەرفەوە ڕاستە دەستخۆشیان یەکەین کە ئەیخەنە زەرفەوە بەڵام ئەو کیسە ڕەشەکە بەجێڵن ئێشەوانیش ئاژەڵ و حیوان شتی وایەن ئەیکەنەوە خۆن و بڵاوە بێتەوە ئەنجا بێ فەقیرە کرێکاری فەقیر کە معاشێکی کەمە وەرەگرێت لە بەیانەوە تا ئێوارە بچێ شوێنی سەیرانکەرەکان پاکاتەوە بەڕاستی ئەوە کاریسەیەکی زۆر گەورەیە و حەقە ئیتر لەمەولا ئێمە بە عقاب ئیش بکەین ینی لە هەموو وڵاتێک بە خۆڕایی فێری ژینگە پارێزی و ئەوروپا بە خۆڕایی فێری ئەم قانونانە نەبووە لە ئەوروپا یەک شتی خراپ بکەی پارە دێوەرەگرن جەزا دێوەرەگرن کەوتی ئەم جادەیە 61 کە 61 لێو خوڕی یەکسەرە بێ 300 ئیرۆ بەی غەرامە یعنی لەبەرەوە پێتان وایە لە هەرێمی کوردستانیشا ئەبێ سیستەمی عقاب بێتن عقابیش بە پارە نەبێت بەڕاستی کەس فێری قانون نابێت ئیلا بێ حەقی ئەو غەڵەتەی کە کردوێتی بە پارە بەو شێوەیە لە وڵاتانی ئەوروپی و پێشکەوتەکان خەڵک فێری ژینگە پارێزی بوون یعنی تەماشا کە ئێستا ئەمریکا کە ئەمریکای باشوور و باکوور کە خاکێکی چەند گەورەیە وەنە چەند ویلایەتەوەنە بەڵام زۆربەی کات معاملەکانی کە هەیەی ئەچێ لە سین عەرزەکڕی و معاملدانێ لە وڵاتی خۆی داێنان نایک مەسەن پێڵاوی نایک جلی نایکە مارکەیەکی ڕاضیە بەناو بانکترین مارکەی دوای ئەدیداس ئەمریکیەوەنە
تەماشاکەی معمەلە هەرە گەورە مهمەکەی لە سینە یان ئەچن لە تورکیا زۆربەی معمەلە مارکە بەناوبانکانیان لە تورکیانیان لە سینن چکەوان زۆر مافی مرۆڤیان بەخیاڵە نایە سین ملیارێک خەڵکی هەیە عەدەدی نسمەی ینی بەو شێوەیە نەبێتن ناتوانێت وڵاتەکەی خۆی بەلاوە گرنگە کارگەکانی باتە شوێنێکی باشە ئاوات خان هەروەکو بەڕێزت باست کرد کە وڵاتە ئەوروپیەکان یاخود وڵاتانی دەرەوە زۆر گرنگیان ناوە بەلایەنی ژینگەی پێتان وانە کە لە هەرێمی کوردستان نەتوانراوە سوود لە ئەزمموی وڵاتانە وەربگیرێت ینی نەتوانراوە نەخێت بە سەراحەت با بڵین مەسن ئێمە من بیرمە چەندین کەس هاتەوە لە بیدایە چونکە ڕەشەبای سلەیمانی زۆر بەناوبانگە بە تایبەتی ئەوەی شاخەکەی ئەزمەر و گۆژە لەوێ مستەمر ڕەشەبایەوەنە بەڵێ ئەو شوێنە زۆر 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 گونجاوە بۆ کاربای مەلووی ئەوە نییە هینە وەکو تاحونەوایە بۆ تاحونە بەس تاحونە تازەکان نەک ئەوەی بەتەختە و شتە هۆڵندیە جوانەکان نا هینەکان قەدیمەکان بەس ئەو تازانە ئەمودێکی درێژە سێپەڕەکەی هەیە پێم وایە تاحونەی وەبزانام 200,000ێکی تێچوو ئەو کاتە چەندین وەفد هاتن کە ئەو تاحونەیە بکەن لەسەر شاخەکانی گۆژە هەم بۆ سیمای شارەکە جوان بوو و هەم کارەبای ئەدا بێ ئەوەی کە تۆ هیچ مەزدەرێک بەکاربێنی نەوت و غاز و یان لە وڵاتانی دەرەوە کارەبا ڕاکێشی و مەبلەخەکەشی ئەوە نەبوو ینی لەوانەیە لە سلەیمانی تۆ 12 دانە بەشی هەموو کوردستانە بکات مەسەرەن وانە بەڵام بەداخەوە کە بیریان لەوە نەکردو لە بیدایەت کە ئێمە حکومان بەدەستەوە گرت ئەنێ بۆ حکوومەت هێرێمی کوردستان بیر لەو شتانە بکاتەوە بەڵام بیری لەوانە نەکردەوە ئیسفادەی لەو خبرانە نەکردیانی زۆر شتی تر هەیە مەسەرەن ئێستا معمەل ڕاستە هەیە معمەل خۆ ناتوانانی معمەل داخیوەنە بەڵام تۆ بێ مەسەرەن شتێک بۆ خاوەن معمەلەکە دانەی مەسەرەن معمەل چییە؟ پاشەڕۆی غازاتی هەیە دوو کەڵشتیەوەە پێوەرێکی بۆدانێ بەڵێ تۆ بۆە مەسن پێوەرێک چی بۆدانێ یەکەم ئەوە هەیە کە دوو کەڵەکە یێنێت ڕیسایکلینی هەیەوەە دووەمیش تۆ ئەو کەسی معمەلە کاتۆ بێ بڵێ 150 درەخت لە دەوروبەری بڕوێنە چکە هەر درەختێک ئۆکسسیجین 12 کەسەدا وانە یان 200 درەخت بڕوێنە ئەو بتوانێت معمەلێک بە چەند ملیۆنێک بکاتەوە ناتوانێت 100 درەخت بکرێ مەسەن لە خەسەخانەی ویلادا ئەوەی کە مناڵی ئەبێت چکە ئەمە کەلتورێکی کوردی بوو لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە بەڵام بەپێی مروری زەمان بەپێی تێکەڵبوونی کەلتوری دراوسەکانمان کەلتورەکانی خۆمان بیرچێتەوە بەڕاستی وەکو چۆن ئێستا خەریکە سیمای جلی کوردی لە دەستە دەین لەبەر کەلتوری تورک و دوبەی و ئیمارات و مانتۆ وڵاتانەوەە بەڵێ مەسەن ئەبواە بەیان ویلادە حکوومەت هێرێمی کوردستان قانونێک دەرکات بەیان ویلادە نەدا بە کەسکەوەی مناڵیە بێ ئیلا بچێت لە بەڵێ تا درەختێک نەچێنێ مەسەن ئەوەی کە درەختێکە بڕێتەوە ئەبێت وەرەقەیەک بەرێ کە دوو درەختی کڕی و ناشتیەتی مەسەن لە ئێمە کەلتورەکەمان چۆن بوو لە هەموو عید میلادێکە درەختێکمانە ڕوان لە مناڵبوونە لە ڕوحشاد مردنە مەسەن درەختێکمانە ڕوان مەسەن من با بڵێن کوڕەکەم ئەمەلیاتەکریان کوڕەکەم تەخەڕوجەکات هەموو مەراسیمێک ئەبێت درەختێ بڕوێن بەڵام گرنگترین مەراسیمی زەواجە ئەوەی کە درەختی ڕواندووە لە مەراسیمی زەواج بڕوا بکە دایمەن خێر خۆشی هاتەتە ڕێگاکەی ینی بەرەکەتە درەخت ڕوانن چکە سێبەری هەیە بەروبوومی هەیە تەختەکەی سپینێ وەنە ینی ئەنجا هەموو درەختێک 12 نەفەر ئۆکسسیجین دەرخانەکات لەبەرەوە بەڕاستی ئەمانە زۆر زۆر گرنگن دووەم ئەبێت لە ڕەوزەوە ئێمە فێری مناڵەکانمان کەین دەسەر فڕێنەیەن لەسەر جادە میساڵنەیەن دایبی و مایبی فرێنێن لەسەر جادە چکە حیوانی خوا دوای ئێوە خۆتان گۆشتی حیوانەکە ئەخۆنوە نیە ینی تەماشاکەی تۆ بێ فێری مناڵەکەت کەی کە میز دەکات لەسەر جادە بەڵام مناڵەکە چۆن بە قسەی دایک و باوکە بکات کە ئەبینێ پیاوشتی وە میساڵەیە لەسەر جادە یعنی دوای ئەوە مەسە مناڵ مەمەیەکێتە عەرزەکە تۆپی ئەکەوێتە سەری دەستی لەیە دەست بۆ دەموچاوی ئەبات مەسەوەنیە ئەمانە زۆر 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 لەو سرە بەڵە ئاوانە بکەیت ئەمە چێ لەگەڵ خۆتا هێنا و تەکیفێکی گەورە هێناوە پێم وابێت زۆر زیاترت هەیە بەس ئەوەت لەگەڵ خۆتایەنەوە بەڵێ من سێ فەردەم هەیە بۆچی کۆت کردوتەوە بەڵێ من حەزکەم کامێرەکە گەرە توانێت تەسویری کات ئەمە سپاسیەکەم من سێ فەردەم لەمە هەیە ئەم سەرانە ئەمە سەری بوتڵە سەری دەبەیە ئەمە و لێرە ئەگەر مەشای کات دیارە بەڵێ ئەمە سێ فەردەی ڕێکم هەیە زۆر گەورەیە ئەمانە بەڵێ ئەمانە بۆچی کۆت کردوتەوە ئاوات خان ئەمە بۆ هینە بۆ سەیکە
ئەم دەبانە لە باتی کە فڕێیتە سەرجادەوەنا ئەمە ئیسفادەی لێ ناکەی فڕێیتە سەرجادە طبعا وتوان بە 200 ساڵ ئەنج ئەگەر ئەمە 100 ساڵ ئەنج ئەگەر بتوێتەوە وەنا طبعا خۆ لە ژێریشی بەکتریا و کەڕ و کرم و شتی پیس و وەنیە باشە من لێرە ئەمانە کۆکەمەوە ئەمە زیاتر ئیسفادەی لێکە چکە لەمەیە لەوانەیە دە قاپی 15 قاپ دروستکرێت بەڵام لەمە زۆر ئیسفادەی لێ ناکەم ئەمە بەڵێ ئەمە ئەنێرم بۆ هۆڵندا یان خۆم ئەیبەم یان بە شەحن ئەم شاپۆست و ئەم شەحنانە ئەیبەم یان ڕەفیقم کەسکارم ئەیبادیان زۆر جار خۆم بردوومە کە سەفەرم کردووە لە هۆڵندا ئانی ڕادەما کە ڕەفیقێکمە ئەوانش گروپێکیان هەیە خۆبەخشن ڕێکخراوێکیان هەیە ئەیبن بۆ بەلجیکا ئەمە لە بەلجیکا ئەکرێ بە قاپ قاچاغی سەفەری کەوچک و قاپ و پەرداغ و ئەو شتانی کە چایتیا خۆنەوە ئەبرێ بۆ جەزیرە ئەوروپا جەزیرە ئەوروپا لە بین ئەمریکا کەەوە ئەوەی ئەفریقا جەزیرەکانن کە جەزیرە ئەوروپا زۆر مەشهورە بۆ سیاحەت لەوێ سەرفە بێت لەوێ ئەمانە سەرفە بێت چکە جەزیرەیەکی سیاحیە ئیتر یعنی یەکەم نقطەیە لە عالم کە ئەمە زۆر بەجددی زیاتر ئەفرۆشرێ ئەلەوێ ئەفرۆشرێت طبعا ئەمە لە هۆڵندا چێ بۆ بەلجیکا لە بەلجیکا کرێ بە قاچاغە چێ بۆ ئەوروپا لە ئەوروپا ئەفرۆشێ پارەکەی ئەنێدێتەوە بۆ هۆڵندا لە هۆڵندا پارەکەی دەن بە دەرمانی ئەیدز ئەمە خێرین ینی منەزەمەکان خۆبەخشن پارەکەی دێ بە دەرمانی ئەیدز و ئەدرێ بە قەمسەڵە و شیر قەمسەڵە و شیرەکە بۆ کەمپەکانە چێ چەند جارێکیش بەر کوردستان کەوتووە بەڵام دەرمانی ئەیدزەکە چێ زیاتر بۆ ئەفریقا بۆ ئەفریقا و ئێرانە چێ دەرمانی ئەیدزەکە بۆیە لێرەوە من ئەمانە ئەنێرم بەڵام بەداخەوە ئەگەر بەهات بە لە کوردستان ڕیسایکل هەبووە ڕیسایکلینگ من نەم ئەنار بۆ ئەوێ نەم ئەنارد بۆ ئەوێ هەر لێرە ئەم نرد بۆ ڕیسایکلین بەڵام من حەزەکەم زانم ئەگەر هەبێت بەڕاستی لێرە ئەینێرم بۆیان بەڵام ئەگەر نەشبێتن مەجبورم من ئەو ئیشە بکەم باشترێت تۆ بە شتێک بەشداربی لە عیلاجی ئایدز بێت یان لە کەمپەکان بێت ئامانجی تۆ لەم کارەیە دوولانەیەم لاەنە ژینگەیەکەیە لە هەرێمی کوردستانم کارە خێرخوازیەکەشە لە دەرەوە بەڵێ من ئێمە 5 وەکو ڕێکخراوی یەسنا ئێمە 5,000 دارمان چەندووە لە گۆیژە ئەوانە و زۆر بەی کادەچین بۆ شیلە هین بۆ قشڵە لە کۆیە ئەچین بۆ ئەزمێر بۆ سەرچنار ئەو شوێنانە کە بووکو زاوە ئەبینین درختێکیان ئەدەینێ یان زۆر جار لە بەردەمی خەسخانی مناڵ بوون کە مناڵیانە بێت درختێکیان نەدەینێ کە ئەبێ ئەوە بچێنیت نابێت ئەوە نەچێنی من لێرەدا لە حکوومەتی کوردستانەکەم ئەرێمی کوردستانەکەم کە ئەمانە فەرزی کات بەسەرەوە یعنی مەسەن بووکو زاوا سلفەی زەواجیان نەداتێت تا وەرەقەی درختەکە نەبێ یان عەقدی زەواجیان نەداتێ یان بەیان ویلادە یان شەهادەی وەفات تا یعنی بکرێت بە ئیجباری چونکە ئێمە درختمان بەرەو ئینقیرازە ڕوا بە تایبەتی ئێستا خەڵکێکی زۆر کە بیەوێ مەسەلەن کە بێوێت ئەم خاکە بەکاربێنێت ئەم ئەرزە چێ فاست و قاسر و ئەو تێزا بشتە خادبووی بەڵێ مادەکیمیاکان خاژێ دەخت بۆی بیبڕێتەوە زیاتر ئیسفادە لە عەرزەکە بکات ئەمانە بەڕاستی جەریمەن من پێم باشە کە عەرزەکەشی ئەوە بکات حەجز کات کە کاتێک شتێکی وا بینێ یعنی ئێستا ئەم خاکە ئی منە ئەبێ من بەرپرسیار بم ئەگەر درەختەکەم سووتان نابێ حکوومەت بڵێ وەڵاقەی ناکە تازە سووتانی وەرە تۆ چی دەوێ بیکە نا ئەبێ یان ئەرزەکەم حەجزکات یانەوە تا من بیگۆڕم خۆڵەکە بچم دەدرەخت لە باتی ئەم درەختە ینی عیقاب نییە بەڕاستی ئەمە زۆر زۆر کێشەیەکی گەورەیە تەوعیە نییە مەسەن تۆڕە کۆمەڵایەتەکانمان هەیە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی بیر لە شتی ئەزیا و شتی ینی ڕۆتینی ئەەکەینەوە بیر لەوە ناکەینەوە کە ڕۆژانە دانیشین باسی ئەوە بکەین پارێزگاری ژینگە بۆچی باشە بۆچی باش نییە دەستگاکانی ڕاگەاندن دەستگاکانی ڕاگەاندن گرنگیان بەلانی ژینگەیەوە ئێستا خەریکن گرنگی پێ بەڵام بەبێ پێویستنی ئەگە جاران لە 100 بێ ئێستا لە 100 دەیە بەڕاستی هەندێک کەناڵ بەڵێک گرنگی پێدا هەندێک کەناڵ بەڵام بەپێی ئەم هەموو کەناڵەکانمان زۆرە ئێمە بەپێی پێویست نییە بەڕاستی ئەبێ خەڵکەکە تەوعیەی زیاتر هەبێت چۆن نەزانم کە گرنگی پێدەن کە ڕۆمە دەرەوە من زۆر جار بەڕاستی کەسیارم لێ خوێ بوتڵی ئاوبەر جامک من دایبیان هەڵاوە لە پەنجەرە باشە تۆ بەرەو ماجدی مۆڵ ڕێگای دەرەوە بەڵێ من ئەچوم بۆ ماجمۆڵ لەویا هینەکەی ئوتێلەکەیە لە چاڵەکەی وتێل نییە مەطعمەکە لە چاڵەکەیە
ئەلە یا پەنجەریان کە دایبیان فریا بەر پەنجەرەکەی من کەوتووە بە ئاوێنەکەی لای سەکەنەکە کەوت ینی آخر معقول نییە یعنی سێ جاری شۆڕنم بۆ لیا معقول نییە ئەمە بەڕاستی کفرە ئەگەر کفرە بێ ئەمە کفرە بەجددی ئاواتخان کاتمان زۆر کەمەوە پێم خۆشە باسێک لە ڕێکخراوە ژینگەیەکانیشکەن هەروەک دیارە لە هەرێمی کوردستان ژمارەی زۆر لە ڕێکخراوی ژینگەی هەیە ئەوان تا چەند ڕۆڵیان هەبووە لە پرسی ژینگەدایە لەوەی کە کۆمەلگای کوردی یاخود تاکێکی هۆشیار پەروەردە بکەن بەڵێ هەندێک ڕێکخراوی ژینگە پارێزی هەیە بە تایبەتی ڕحشاد کاک ئارارات ئەمە زۆر گرنگ بوو کۆمەڵی کوردستانی بەڵێ بەداخەوە ڕۆحی شاد و ئارام بێت بەڵێ ڕێکخراوی ژینگە پارێزیمان هەیە ئەمانە ئێستا باشن گرنگی پێدەن من لێرە سپاسیانەکەم لێپرسینەوە ئەکەن کیسێ خۆڵ تۆزی ئەکەن ئەمانە ئەکەن دەستخۆشییان لەکەین بەڵام بەپی پێویست نییە چکە تۆ بێ بجەیەکی گەورەی بۆ تەرخانکەی ئەم ڕێکخراوانە یان چاوەڕی دەستی سپۆنسەرێگەکەن دەوڵەمەنێگەکەن شتێکیان بۆ بکڕیان چکە هەموو خۆ بەخشن یانەوەتانێ حکوومەت گرنگیان پێبا بەڕاستی من لێرەوە داوا لە حکوومەتەکەم کە گرنگیان پێبا ئەمە ئەرکێکی چکە ژینگە پارێزی ئەرکێکی مرۆڤ دۆستیە ئەرکێکی ئەخلاقیە ئەزاین بۆ یعنی ئەرکێکی دینیشە نەک هەر ئەوانە چونکە تۆ لە جەوێ دەژی یەکەم لە جەوی خۆ دەژی ئەبێ ژینگەی خۆت بپارێزی ببوورە ئەوە زۆر میمە یەک دەقام بی تێمەمنونە بم ژینگەی خۆت نەپارێزی پیس و پۆخەڵبی نەخۆشەکەویت خەڵک لێت بێزارێ بۆن دێ ژینگەی ماڵەکەت نەپارێزی پیس و پۆخەڵ بێ خەڵک لێت بێزارە بێ تووشی هزار نەوە حەشەرابی ژینگەی وڵاتەکەت نەپارێزی تووشی هزار نەوە ڤایرۆسە بی وەکو سارز وەکو ئیبۆلا لە چیەوە هات لە درختێکی بۆ گەنایی هات سارز لە سەگ و شتیواوە هات کە ئەمانە خۆیان کۆڕۆناش بە هەمان شێوەڵە کەواتە لێرەیە تەوعیە زۆر گرنگە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕێی بڕۆشێت و جەریدە و مجللە و ئەوانە لە ڕێی قوتابخانەکانەوە لە ڕێی ڕیگلامەوە لە ڕێی هەموو شتێکەوە ژینگە پارێزی بەڕاستی یارمەتیمانەدات کە زیاتر بژین بە تایبەتی ژینگە پارێزی تەنها ئەوە نیە دار و درەخت و هەوا یەکەم معمەلەکان دووەم داوا لە مڕوڕەکەم ئەو سیارانە حەجزکا کە دووکەڵی لێ زۆر جار دەستەکانە خۆشە بابەتی ژینگە بابەتێکە قسە زۆر هەڵەگرێ ئینشەڵا لە بەرنامەکانی داهاتووە ئەگە بەڕێزت بێ یاخۆت چالاکوانێکی تری بواری ژینگە بێ ئەمەتوانی گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە بکەین زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ ئاوات حسامەدین کە بەڕێزیان چالاکوانی ژینگەین سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ بینەرانی زۆر سپاس